ڕۆژتان باش، بەیانەتان باش. بەخێر بێن بۆ دیداری زانستی لە شێخ ئەحمەدی سەردارەوە بۆ سەید ئەحمەدی خانەقا. خۆشحاڵی کە ئەم دیدارە پیرۆزە کۆمان دەکاتەوە و چەند پانێڵێکی گرنگ و بەرهەمدار پێشکەش دەکرێت. دیدارەکە لەلایەن بنەماڵەی سەید ئەحمەدی سەردار و بە هەماهەنگی سەرتەری دیالۆگی ئاین و ئاشتەوایی کۆمەڵگەی زانکۆی کەرکووک و کۆشی ڕۆشنبیری هونەر لە کەرکووک ڕێکخراوە. دووبارە بەخێر بێن. السادة الحضور الكرام، الضيوف الأعزاء، السلام عليكم ورحمة الله وبركاته. أهلا بكم في الملتقى العلمي من الشيخ أحمد سردار إلى السيد أحمد خانقا الذي أقامته عائلة سردار السيد أحمد سردار بالتعاون مع مركز حوار الأديان والسلم الاجتماعي بجامعة كركوك وقصر الثقافة والفنون في كركوك. أهلا وسهلا بكم. باشترین دەستپێک بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین. خير ما نستهل به قراءة آية من القرآن الكريم يتليها علينا الحاج شيخ، فليتفضل. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألا ولا هم يحزنون. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. الذين آمنوا وكانوا يتقون. لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة. لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله. ذلك هو الفوز العظيم. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه. فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا.
صدق الله العظيم. وتاری بنەماڵەی سەردار بەڕێز کاک سیروان شێخ محمود لە بری کاک عارف تەیفور و پێشکەشی دەکات با بفەرمێت. كلمة عائلة سردار يلقيها السيد سيروان الشيخ محمود نيابة عن السيد عارف تيفور، فليتفضل. بناوی خوای گەورە و میهرەبان، چمکێک لە ژیانی شێخ ئەحمەدی سەردار نووسینی ڕێزدار کاک عارف تەیفور. بەڕێزان، خوشکان، برایان، میوانانی قەدرگران، هەموو لایەکتان بەخێر بێن بۆ ئەم دیدارە. وەک ئاشکرایە شێخ ئەحمەدی سەردار لە پلەی شەریعەت و تەریقەتدا پێگەیەکی تایبەتی هەبووە لە کوردستان. ئەم زاتە چەند باسی لێوە بکەین ناتوانین مافی خۆی پێ بدەین، بۆیە لێرەوە دەستخۆشی خۆم ئاراستەی هەموو ئەو لایەنانە دەکەم کە هەڵسان بە سازدانی ئەم دیدارە، بە تایبەتی کاک دکتۆر جەواد چۆم حەیدەری و شێخ سیروانی شێخ محمود و کاک دکتۆر دڵشاد عومەر کە بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە کاریان کردووە بۆ ئەنجامدانی ئەم دیدارە. هەروەها سوپاسی بێپایان بۆ سەنتەری دیالۆگی ئاین و ئاشتەوایی کۆمەلگا زانکۆی کەرکووک، کۆشکی ڕۆشنبیری هونەری لە کەرکووک نمونەیان زۆر بێت. هەروەها بە خێراتنێکی زۆر گەرم بۆ بەڕێزان جەنابی کاک دکتۆر نادیری کەریمیان، مامۆستا سەلاح ئاشتی، کاک دکتۆر ئیسماعیل مستەفا زادە دەکەین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفیان هێناوە بۆ خانەقای سەید ئەحمەد. یاخوا هەموو لایەکتان بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. با لێرەدا بزانین ئەم زاتە کێیە کە هەر زوو ڕاستەوخۆ بوو با موریدی مەولانا خالیدی شارە زووری تەریقەتی نەقشبەندی لێوەرگرت. مەبەستمان ڕابەری مەزن شێخ ئەحمەدی سەرداری سەرگەڵۆییە. شێخ ئەحمەدی سەرگەڵۆیی بەرزنجی کە بە سەید ئەحمەدی سەردار ناسراوە، پیاوێکی خواپەرست و خواناز بووە، شارەزای تەواوی لە بوارەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا هەبووە. لە پێشدا سەرگەرمی ئیرشادی تەریقەتی قادری بووە کە لەسەر دەستی شێخ ماریفی نێودێ ئیجازەی ئیرشادی وەرگرتووە و یەکێک بووە لە خزمە نزیکە خۆشەویستەکانی شێخی نێودێ. دوای ئەوەی مەولانا خالیدی نەقشبەندی لە سەفەرەکەی هندستان دەگەڕێتەوە بۆ سلێمانی و دەست دەکا بە ئیرشاد، مریدان لە هەموو لایەکەوە ڕووی تێدەکەن و دەستە دێن بۆ خزمەتی. دەگێڕنەوە یەکەم کەس کە پەیوەندی بە مەولاناوە کردووە شێخ ئەحمەدی سەردار بووە. شێخ ئەحمەدی سەردار کەسێکی نزیک و باوەڕپێکراوی مەولانا خالید بووە. لە ڕیزی یەکەمەکان بووە کە ئیجازەی ئیرشادی وەرگرتووە. شێخی سەردار زانایەکی تەواو بوو، لە خزمەتی مەولانادا مایەوە، کۆششی زۆری کرد بۆ فێربوون و پەروەردەیەکی باشی لەسەر دەستی خودی حەزرەتی مەولانا خالید وەرگرت و بوو بە خەلیفەیەکی ڕەها و یەکێک بوو لە خەلیفە ناسرا و پێشکەوتووە هەرە گەورەکانی حەزرەتی مەولانا خالید خوای لێ ڕازی بێ، کە زۆر لێەوە نزیک بووە. کاتێک کە مەولانا نامەی بۆ ناردووە بە ئەخینا ناوی هێناوە. لە کتێبی ئەلمەزل التالی لاپەڕە 6دا باسی خواناسی تەقوای شێخ ئەحمەدی سەرگەڵووی دەکات. و هەروەها بەڵام شێخ ئەحمەدی سەردار نووسرا و دەستنووسی خۆی زۆر هەبووە، هەمووی فەوتاون، هیچی لەژێر دەستی ئێمەدا نییە. زمانی فارسی، تورکی و عەرەبی زۆر بە باشی زانیوە، دەستی شێعریشی هەبووە، گەلێ خزمەتی بە مسلمانان کردووە. بەداخەوە ئەو نامانەی کە مەولانا خالید بۆ شێخ ئەحمەدی سەرداری ناردووە یاخود شێخ ئەحمەد بۆ ئەوی ناردووە، کەمیان دەستمان کەوتون و زۆریان فەوتاون. مەولانا خالید ماوەیەک لە سەرگەڵوو دەمێنێتەوە. لەو ماوەیەدا شێخ ئەحمەدی سەردار زۆر سوودی لێ وەردەگرێ و لە زیادبوونی زانست و عیرفاندا. سەرگەڵۆیی دەبێتە کەسێک کە زۆر جێگای متمانە و کەسە سەرێکەکانی مەولانا خالید. لە هەمان کاتە شێخ قادری کوڕەگەورەی شێخ ئەحمەدی سەردار کە بە شێخ قادری سوور ناسراوە لە خزمەتی مەولانا و باوکیدا
دەبێ بە لە خزمەتی باوکیدا دەبێ و خەریکی فێربوونی دابوونەریتی سۆفیگەری و ئیستیقامە دەبێ و زۆر سوود لە بوونی مەولانا خالیل و ئامۆژگاری و وەعز و ئێرشادکردنی وەردەگرێت. لە هەمان کاتە کە دەگاتە دەرەجەی کامڵ ئیجازەی ئێرشادیش بە و دەبەخشێت. مەولانا خالیل لەگەڵەوەی پیاوێتی گەورەی ئاینی بووە، مرۆڤێکی سیاسیش بووە، خەلیفەکانی لە پیاوانی بەدەسەڵات هەڵبژاردووە وەکو شێخ عوبەیدڵڵای نەهری، شێخ سیراجەدینی هەورامان، سەید ئەحمەدی سەرداری سەرۆکی هەرێمی سوورداش و سەرگەڵوو، شێخ قادری سوور لە کەرکووک. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر مەمنون. ئێستاش فەرمونون لەگەڵ وتاری سنتەری دیالۆجی ئاین و ئاشتەوایی کۆمەلگا لە زانکۆی کەرکووک و کۆشکی ڕۆشنبیری و هونەر لە کەرکووک لەلایەن پرۆفیسۆر دکتۆر ئازاد عەبدولکەریم ئەو ئازاد عەبدولواحد کەریم پێشکەشەکرێت. با بفەرمێت. كلمة مركز حوار الأديان والسلم المجتمعي بجامعة كركوك وقصر الثقافة والفنون في كركوك يلقيها علينا البروفيسور الدكتور آزاد عبدالواحد كريم، فليتفضل. الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. الحمد لله الذي يسبح له الأشجار والأنهار ويرقص بعشقه رمال البحار، والصلاة والسلام على خير الأنام محمد صلى الله عليه وآله وسلم تسليما كثيرا. أيها الجمع الغفير، نحن اليوم في ملتقانا هذا نستذكر مآثر العائلة الخانقائية التي ضحت وقدمت كل غال ونفيس في سبيل خدمة الإسلام، وكانوا أعلاما ولآلئة متلألئة، وكانوا نجوما في سماء العقيدة والخدمة الإنسانية والاجتماعية. نستذكر اليوم ونقدم أمام أعينكم شخوصا قد نالوا رضا الله سبحانه وتعالى ورضا الناس ورضا العالم أجمعين. إنهم نجوم ساطعة لا تخلو من نور الإيمان والعقيدة. إنهم العائلة الخانقائية. لكي لا أطيل عليكم ألقي على مسامعكم نبذة عن السيد أحمد خانقاه قدس الله سره العزيز. السيد أحمد خانقاه هو العلامة الجليل الحسيب النسيب السيد أحمد بن السيد إحسان بن السيد عبد القادر بن السيد السردار، وينتهي نسبه الشريف إلى الإمام إسماعيل حفيد الإمام موسى الكاظم، والذي تلقى علومه على يد علماء كبار، وبالأخص السيد حكمة أفندي. نزحت العائلة من مدينة همدان واستوطنوا في مدينة كركوك، وقدموا ما قدموا وضحوا ما ضحوا، وعلى شأنهم في هذه المدينة. واليوم نكون في حضرتهم ونستذكرهم ونقول لهم كفيتم ووفيتم
والسلام عليكم ورحمة الله وبركاته. برزان آمادانی برز میوانانی عزیز امرو لحضوري بنماڵەیەکی کورد و نیشتمان پەروەر و خادمی کۆمەلگا و کۆمەڵێک ئەستێرەی پرشنگدار لە ئاسمانی ئیمان و عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامەتی ئەمڕۆ لە حوزوری بنەماڵەی خانەقا لەم دیدارە پڕجۆش و خڕۆشە یادی ئەو زاتانە کەینەوە و لە سەروی هەمووانەوە سەید ئەحمەدی خانەقا کە بۆ بە سمبڵێک لە سمبوڵی شارەکەمان و بۆ بە ئەستێرەیەکی پرشنگدار لە ئاسمانی ئیمان و باوەڕ و عەقیدەدا. هیواخوازین ئەم دیدارە دیداری یەکەم و دوا دیدار نەبێت. سوپاس و دەستخۆشی بۆ بنەماڵەی خانەقا کە بەڕێزیان بە سپۆنسەری کاک عارف تەیفور و بە هاوکاری بەڕێزان کۆشکی ڕۆشنبیری کەرکووک و هەروەها سەنتەری دیالۆژی ئاین و ئاشتەوەی کۆمەلگا بە ماندوونەناسی بەڕێز پرۆفسۆر دکتۆر دڵشاد عومەر عەبدولعەزیز و شێخ سیروان بەرزنجی و زۆری تر کە ئەم دیداریان ساز کرد و ئەمڕۆ لە حوزوری ئێوە پێشکەشی ئێوەکەین. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئێستاش فەرموون لەگەڵ مداخلەی پسپۆری بواری بنەماڵە ئاینیەکان لەلایەن پرۆفیسۆر دکتۆر نادری کەریمیان کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە بە بفەرمێت. مداخلة من المختص في شؤون العوائل الدينية يقدمها البروفيسور الدكتور نادري كريميان من شرق كردستان، فليتفضل. بەناوی خوای مەزن سڵاو و ڕێزم هەیە بۆ دانیشتوانەی شەویست و هەروەها سپاس و ڕێزم هەیە بۆ کەسانەی کە ئەم مەجلیسەیان ڕازاندۆتەوە بە تایبەتی بنەماڵەی سەید ئەحمەدی خانەقا. دوای ئەوەش سپاس و ڕێزم هەیە بۆ جەنابی دکتۆر جەواد عەلی کە ئەم هەلەی بۆ ئێمە ڕەخساند کە ئێمە لە خزمەتی خۆشەویستان دابی. من دیارە لە کۆنفرانسێک کە بۆ بزروتنەوەی حەقا لە زانکۆی کۆیە پێکات قسەم زۆر لەسەر شێخ ئەحمەدی سەردار کرد و هەر بەو جۆرەی کە ئازارم شێخ ئەحمەدی سەردار جزوی ئەم یەکەم کەسانێک بووە کە تەریقەتی مەولانە خالیدی وەرگرتووە و ڕۆڵێکی فەوق العادە ئەساسی بۆ پەرەساندنی تەریقەتی نەقشبەندی بوو لە زەمانێکدا کە تەریقەتی قادریە بە تایبەتی لە شاری سلەیمانیەدا هەم زاڵ بوو هەم قودرەتی هەبوو. من فقط چەند تێبینیم هەیە لەسەر ئەمە کە شێخ ئەحمەدی سەردار ئەم ئەساسێکی دامەزراند کە لە دوایە بوو بە سەرسلسلەی بزوتنەوەی حەقا و لەبەر ئەمە من کتێبێکم لە یعنی دوو کتێبم چاپ کرد
لإيران لتاران يكيان بنيوي نقشبندية كردستان وشيخ أحمدي سردار برزنجي سر سلسلة صوفياني حقا أم كتابة ك یەکەم جار لە تاران چاپووە پێشکەش یەکەم بەم دیدارە هەروەها کتێبێکی دیکەش هەر لە بەردەوامی ئەم نێهزەتەی کە شێخ ئەحمەدی سەردار دایمەزراند بە نێوی پەیوەندی تەریقەتی حەقەی نەقشبەندیە دەگەڵ بەهاوڵا ڕەهبەری بەهاییەکان چون ئەزانن بەهاوڵا 2 ساڵ لە سەرگەڵوو بوو و لە غارێک لەوێدا ژیانیا بردەسەر و پەیوەندێکی یەکجار زۆر و پتەوی لەگەڵ ڕێبەران و کەسایەتیەکانی تەریقەتی نەقشبەندی بوو. ئێمە لەو کتێبەدا باسی ئەوە دەکەین بەرەساسی بەڵگە و سەنەدی دەستی ئەوەڵ بەتایبەتی کتێبەکەی تەنبیه النائمین تەئلیفی عزیە خانم خوشکی هەم بەهاوڵا و خوشکی سوبحی ئەزەر کە ئەم دوانە لە بەغداد شێبەرچەیان هەبووە بۆ جێگیری و جانشینی محەممەد عەلی باڵ. ئەم کتێبەش بە جۆرێک پەیوەندی هەیە لەگەڵ شێخ ئەحمەدی سەردار. شوێنی شێخ ئەحمەدی سەردار دیارە ئاماژەشیان پێ کرد کە لە لای مەولانا خالید چەندە خۆشەویست بوو ئەخونا ئەحمەد لە هەموو شوێنێک نێوی ئەبات و وەلەو چەند مەکتوبەی کە مەولانا خالید بە زبانی فارسی نووسیوێتی خیتاب بە شێخ ئەحمەدی سەردار ئەینوێنێ کە چەندە لە لای قەدر و حورمەتی هەیە. لەو لاشەوە خودی شێخ ئەحمەدی سەرداریش بە عنوانی مریدێکی صادق نسبەت بە حەزرەتی مەولانا خالید زۆر پەیوەندێکی بە قەولی ئەهلی تەریقەت و خودی مەولانا ڕابطێکی فەوق العەدا عرفانیان پێکەوە هەبووە. هەر لە شێعرێکیشدا ئەڵێ من پێشکێشم کرد بە خۆشەویستانەی تەریقەتی حەقا غلام خالد کردم سگ صدیق و سلمانم که جدم سید مرسل چه باک از کوه اسیانم به فقر و فاقه می نازم به یمن قاسم و جعفر ز منسوبان تیفورم غنی از شاه و سلطانم. من چون 2 کتێبم چاپ کردووە و ئینشاءڵڵا ئەیدەمە خزمەتی ئەوانەی کە خۆیان پەیوەندیان هەیە بەحسێکی دیکەش دا ئەمەزرێنم چنەوەی کە لازم بووە لە کتێبەکەدا ڕاجە بە شێخ ئەحمەدی سەردار هێناومە. ئەویش ئەمەیە کە من مامۆستایەکم هەبوو لە شاری سەردەشت بە نێوی مەلا عەزیزی کۆیی کە لە 21 ساڵگیدا هاتبوو بۆ شاری سەردەشت مامۆستای ئاینی بوو و کەسیر التەئلیف بوو نێزیک 70 جەڵ کتێبی هەیە کە من فەقەت کتێبێکیم تەسیح کردووە کتێبەکانی دیکەشم تەسیح کردوون چاپ نەبوون بە نێوی فتوحی سەواد العێراق. ئەم مامۆستا بەڕێزا کتێبێکی هەیە بە نێوی هیممەت الڕیجال یا کەشکۆڵی واعزی کە مێژووی کورد و کوردستانە لە دەوری خۆی و هەموو عولەما و فوزەلایە کە لازم بووە چ ئەوانەی کە لە لای دەرسێ خوێندووە چ ئەو کەسانەی کە کەسایەتیەکی بەرز بوون لەوێ شەرح و بەستێکی مفەسەلی داوە وەختێک لەسەر شێخ ڕەزای تاڵەبانی قسە ئەکا شێعر و نمونەیش بۆ دێنێتەوە لەسەر زۆر لەو کەسایەتیە گەورانەدا چون هەر نێویشی لێناوە هیممەت الڕیجال لە مقەدەمەکەیدا وەچە تەسمیەی ئەمە بەیانەکات. لەم کتێبەدا
مامۆستا خۆی متەوەلیدی 1313 هیجری قەمەری لە گەڕکی قەڵاتی کۆیە بووە. ئەم کتێبە 700 لاپەڕەیە، من تەسێم کردووە شەرح و تعلیقەی زۆر لەسەرە، لە 2-3 شوێن باسی کەرکووک دەکات. وەختێک زمانێک کە هاتۆتە کەرکووک لە ساڵی 1327 هیجری قەمەری، یعنی واتە ساڵی 909 میلادی، هاتووە لە لای چێ خوێندوویەتی مەلا عەزیزی کۆیی، مەلا سبغەتوڵڵای ئەفەندی، کە بە قەولی مامۆستا ئەرشەد ئەولادی مەلا عەلی حکمەتی ئەفەندی بووە. دوای وەزع و ئیستعارەشی لەلا خوێندووە. دوای ئەوە لە لای مەلا عەلی ڕەواندزی، ئەوە هەر لە شاری کەرکووک. دوایە لە لای مەلا سادقێک کە لەم خانەقایە تەدریسی کردووە. لە سەفەری دووەمدا مامۆستا مەلا عەزیزی کۆیی قەرزدار دەبێت، یعنی تقریباً 10 ساڵ دوایە. لەوێ لە سەفەری کەرکووکەکەی خۆیدا دەڵێ من بە ئومێدی ئەوەی کە سەید ئەحمەدی خانەقا یارمەتیمدا و کومەکم کە هاتمە کەرکووک بە پێیان لە کۆیەوە وەلی بەداخەوە سەید ئەحمەد لە ماڵ نەبوو، من 20 ڕۆژ لە خانەقا مامەوە، هەر منتەزیر بە ناومێدی گەڕامەوە و هیچیشم وەدەست نەکەوت. ئەوە مفەسەل لەو خاتراتی خۆیدا باسی کەرکووک و کەسایەتیەکانی کەرکووک و خاتراتی خۆی لەم کتێبی هیمەت الڕیجال دەکات، کە ئێمە چون مەجالێکی وامان نییە، من لەبەر ڕعایەتی وەختەکە فقط ئێرجاع دەدەم بەم کتێبانەی کە چاپ و منتەشر بوون. هەر سەرکەوتوو بن. دووبارە سڵاو و ڕێزم هەیە بۆ کەسانەی کە ئەم مەجلیسەیان ڕازاندۆتەوە. سپاسی بێوێنە. سپاس بۆ دکتۆر نادری کەریمیان کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفی هێناوە. زۆر سپاس. فیلمێکی دیکۆمنتاری لەسەر خانەقا ئامادەکراوە، فەرمون بە پێکەوە بینەری بین. والآن نشاهد معا فيلما وثائقيا عن خانقاه لنشاهده معا. گەل و کۆمەڵێ وەک بەچکە شێرن، لە بۆ کۆمەڵگا بەخێر و بێرن، چیای هەلاجە و سەرگەڵوی شێخان، گەل و هۆزەکەی سەربەرز و شۆخان، سەرجێ هەواری پیری گۆشەگیر، بیرەوەری وان قەت ناچێ لە بیر، لە دەوری خۆیان دەروێش و مەنسووب، کۆ دەبوونەوە بەڕێز و مەحبوب. ئەمین بنووسە بۆ هەر دەور و کات،
ئەوەی کە باو بووە لە شار و دێهات. گوندی سەرگەڵوو یەکێکە لە گوندە جوانەکانی ناوچەی سوورداش و کوردستان. دانیشتوانی سەرگەڵوو لە دووهۆز پێکهاتوون. خزمانی جاف و شێخ بەرزنجە شێخەکان لەنەوەی شێخ عەبدولسەمەدی کوڕی گەورەی بابا ڕەسووڵی بەرزنجەیە. جگەر لە شێخەکانی سەرگەڵوو شێخانی ئەم گوندانە دەچنەوە سەر شێخ عەبدولسەمەدی سەرگەڵوو. سێکانیان کانی هەنجیر، پێدارە و شەدەڵە، کەلکەسماق و پەڵکۆ و خانەقای کەرکووک. گوندی سەرگەڵوو مەڵبەندی زانست و ئەدەب و مەعریفە و کوردایەتی بووە. دەیان زانا و دانا و پیاو گەورەی تیا هەڵکەوتووە. شێخ ئەحمەدی سەردار یەکێکە لە پیاوە ناسراوەکانی سەردەمی خۆی. شێخ و زانا و فەلەکناس و شاعیر بووە. شێخ ئەحمەدی سەردار لە ساڵی 1970 زاینی لە گوندی سەرگەڵوو لەدایک بووە. شێخ ئەحمەدی سەردار خەلیفەی حەزرەتی مەولانا خالیدی شارەزووری بووە. شێخی سەردار هەموو ژیانی خۆی لە پێناو شەریعەت و تەریقەتدا بەسەر بردووە. لە ناوچەی سوورداش و شاری کەرکووک گەلێک خزمەتی بە ئاین و موسڵمانان کردووە و لەسەردەستی ئەو زاتە دەیان زانای ئاینی و سەید و شێخ و شاعیرە و سەردەمە ئیجازەی مەلایەتی و تەریقەتی نەقشبەندی خالیدی لە خزمەتیا وەرگرتووە. شێخ ئەحمەدی سەردار بۆ ماوەی 40 ساڵ شێخ و مرشیدی تەریقەتی نەقشبەندی بووە. ناوبراو لە ساڵی 1950 زاینی ماڵاوایی لە ژیان دەکات و لە گوندی سەرگەڵوو بە خاک سپێدراوە. لە دوای خۆی 5 کوڕ و 1 کچی بەم ناوانە هەبووە: شێخ قادری سوور، شێخ عەبدوڕەحمان، شێخ محەممەد، شێخ ئیبراهیم و شێخ سەلیم لەگەڵ زەمزەم خان. دیارە ئێمە لە دیدارێکی کورتان ناتوانین وەسفێکی دوور و درێژی شێخ ئەحمەدی سەردار بکەین، چونکەوە پیاوێکی هەم خوێندەوار بوو، هەم گەورە بوو، هەم پلەپایەکی هەبوو، زۆر خزمەتی دین و نووسینی کردووە. بەڵام ئەوەی کە ئێمە بە کورتی هەندێک شتان بۆ باسەکەین، شێخ ئەحمەدی سەردار لە بنەماڵەیەکی گەورە بووە لەسەر دەستی شێخ معروفی نوێدە خوێندێتی لە سلێمانی و لە سەرگەڵوو دانیشتووە. ئەتوانین بڵێن لە ناوچەی ئێمەیە لە سلێمانی یەکەم خەلیفەی مەولانا خالیدی نەقشبەندی بووە. کاتێ کە باسی شێخ ئەحمەدی سەردار دەکەین پێویستە باسێکی سەرگەڵوو بکەین. سەرگەڵوو کەنادەیەکی شاری سلێمانیە و دەکەوێتە ڕۆژهەڵاتی دوور لە شار لەناو ئەو چیایە زۆر جێ سەرنجە کە دەبینی چەند پیا و ناودارێکی ملەتەکەمان لەوێ هەڵکەوتون و لەوێ لەدایک بوون و ژیانیان بەسەر بردووە. شێخ ئەحمەدی سەردار عارفێک و عابیدێکی گەورەیە لە کوردستانە، لە سەرگەڵوو هاتووەتە دنیاوە. طریقەتی نەقشەبەندی لەسەر دەستی مەولانا خالید وەرگردووە و خەلیفەی مباشری بووە. دوای ئەوسا لە سەرگەڵوو ئەیگوازێتەوە بۆ کەرکووک لە محەلەی بڵاغ جێنشین ئەبێت و دەسەکاتە ئیرشاد. کۆمەڵێک خەڵکی زۆر لەسەر دەستی پەروەردە ئەبن و طریقەتی نەقشەبەندی لێرە لە کەرکووک لەسەر دەستی ئەو بڵاو بێت. بەڵام دیاریترین شت لێرە لە کەرکووکە خانەقای سەید ئەحمەدە کە لەسەر دەستی شێخ قادری سوور کوڕی شێخ ئەحمەدی سەردار بیناکراوە لە ساڵی 1934. نزیکەی 2 قەرنە. ذاتی گەورەی شێخ ئەحمەدی سەرداری سەرگەڵوو ئەکەم. شێخ ئەحمەد کە لە سەرەتای لاوێتیەوە قوتایبی حەزرەتی شێخ مارفی نۆدێ بووە، لەوێ خوێندن و هەموو عیلمەکانی وەرگرتووە. دوای ئەوە طریقەتی شێخی قادریشی وەرگرتووە، طریقەتی قادری کە شێخ بووە لە سەرگەڵوو تێکەی هەبووە
و ئیرشاداتی کردووە و ئیرشادی داوە و زۆر لە جومعەکان خۆی و هەندێک لە یاوەرانی و لە دەریۆشەکانی ڕۆژتون لە خزمەتی شێخ مارفی نۆدێ جومعەیان کردووە لە سلەیمانی. واشمان بصوت قوايا مولانا خالد بشيخ أحمد السرداري فرمو بتوتي أبي الشيخ عادري السور يكم دوام خليفة بيلا بروي من طماعش زور امتيازي ديال الشيخ عادري السوريش بلو بايو زانستي زوريا أو دوام خليفة بسيم خليفة حاج الشيخ رزاي عسكر بو حاج الشيخ رزاي عسكر لخانقة لتركوك دانشتو لوي إرشادي كردو لدواي خوي شوارم خليفة الشيخ محمدي إلى الله بو كالبندي إلى الله بو إساج ما قدفي ما ولوي هو شوارم خليفة ولدواي هو حاجي الشيخ محمدي إلى الله حاج الشيخ مصطفى عسكري حتى حاج الشيخ مصطفى عسكري الشيخ بو طريقتي دا ولدواي أو الشيخ ملا أحمدي قال نيري بو إساك مرقدكي لقندي توب زوايا طريقتي كردو آخر خليفة الشيخ في طريقتي نقشبندي بو إرشادي كردو حاج عبد الكريم الشضر بو كبابيري إما بو أمسر قروا بياوي ناودارو هركوتوي زوريتا لدايق بو جياو لوانا الشيخ أحمد السردار كيشيك لمزنترين خليفة كاني مولانا خالد نقشبندي مولانا خالد كاتك لا هندستان قراي ودستي بإرشاد كل شاري سليماني الشيخ أحمد برولايتو إرشاد اللي وردتو مولانا خالد كردي خليفة خوي دوای ئەوە پەیوەندیەکی زۆر پتە لە نێوان مەولانە خالید و شێخ ئەحمەد دروست بوو لە ئەنجامدا سەردانی یەکیان دەکرد و وەنامەگۆڕنەوەیەکی زۆر لە نێوانیاندا ڕووی داوە. هەموو جارە مەولانە خالید لە نامەکانی بە وشەی ئەخینا باسی شێخ ئەحمەدی سەردار دەکات. ئەمەش ئەوە دەگەیەنێت کە مەولانە خالید زۆری خۆشویستووە و زۆر بەڕوای پێ بووە. ئەم خانقای لێرەیە ڕۆڵی هەیە لە خزمەتی کەرکووکە و بەتایبەتی مەدرسەکەی خانقا کە لە کەرکووکە خەڵکی زۆری پێگەیانوە. مامۆستای زۆر دیار لێرە خزمەتیان کردووە یەکێک لەوانە مەلا عەلی حیکمەت ئەفەندی سیامە سووری هەر لەسەر دەستی مەلا عەلی حیکمەت زیاتر لە 40 کەس ئیجازەی علمیان وەرگردووە ئەلەوانە شێخ حەسەنی قەرەچێوار و شێخ مستەفای نەقشەبەندی و شێخ مەلا عەبدوڵای سەلانی لە ڕەواندوزەوە هاتووە و مەلا عەبدوڵای کوڕی شێخ ڕزای تاڵەبانی و مەلا ئەحمەدی گەورەی فەرقان هەری لە ئیجازەی 12 علمی وەرگردووە. بەڕاستی ئەم مەدرسەیە ڕۆڵی زۆر بووە
لە خزمەتکردنی علم و زانستە لە شاری کەرکووک. سواز بۆ خۆی گەورە من لە خۆشەویستی شێخ ئەحمەدی سەردار کە توانخوا هیدایەتی دام مزگەوتێکم دروست کرد لە قەزای دووکان لەسەر 2000 متر مربع و لە تاریخا هەیە کە شێخ ئەحمەدی سەردار بۆ ئرشاد ئەکەوێتە منتیقەی کەرکووک و لە کەرکووکە نیشتەجێ بێ تا لە ئاخریا کە ئێرە ئەگەڕێتەوە شێخ قادری کوڕی گەورەی کە تەریقەتی خەلیفەی مەولانە خالید بووە ئەویش ئەمێنێتەوە لێرە ئرشادەکە و خانەقای دروستەکە تا ئێستا ئەم خانەقایە بەردەوامە کە لە ئاخرا بە خانەقای سەید ئەحمەدی خانەقا مەشهورە و هەر بەردەوام بوو و ئرشاداتی تیاکراوە و ئێستاش مەجلیسی فتووە لەم خانەقا گەورەیە کە شاری کەرکووک هەیە و خزمەت بە شاری کەرکووک و خۆشەویستانی کەرکووکە کرێ و شێخ سیروانی شێخ مەحموود کە لێرە ئەویش خزمەتەکە لەم خانەقایە جێگای شانازی هەموو خزمان و شێخانی سەردەبووە ئێمە سوپاسیەکەین. بێجگە لە مەدرسەکە خانەقاکەی سەید ئەحمەد خۆی لێرە مەڵبەندێکی ئاینی بووە و مەڵبەندێکی کۆمەڵایەتی و ناوەندێکی زانستی بووە. ئەم خانەقایە بەڕاستی وێنەی نەبووە لە مێژوو شاری کەرکووکە. سەید ئەحمەد مەشهورە بەوەی کەوا لە کاتی برسێتی و گرانیە ئەلێرە بە سەدەها کەس ماوەتەوە خزمەت کرا و نانی خواردووە لێرە. بەڕاستی ئەمە کارێکی زۆر گەورەیە سەید ئەحمەد پێی هەڵساوە، چونکە بێجگە لە سەید ئەحمەد خەڵکی کە هەبوونە لە کەرکووکە دەوڵەمەند بوون، ئیمکانێتیان لەو زیاتر بووە، بەڵام ئەم سەخاوەتەی لەما هەبووە لە خەڵکیشکە نەوەشاوەتەوە. بۆیە مێژوو نووسێک و پێوێتی ئەگەر بێت و سلێمانی شانازی بکات بە نالی و بە حاجی کاک ئەحمەدەوە، وە کۆیە شانازی بکات بە حاجی قادر و بە جەلیزادەکانەوە، و هەولێر شانازی بکات بە سوڵتان مزەفەر و مەلای گشکەوە. ئەوە کەرکووک بە 2 ڕۆژە شانازی ئەکات و بە نان و خوانی خانەقای سەید ئەحمەدەوە ئاڵای هەڵکردووە.